من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێ بینەرانی بەڕێز و خێرخوازان خۆشەویست. بەرنامەی بەخشین هەمیشە بە پرۆژەی تازە و لە خزمەتی هەژاران و نەداران و منداڵانی بێباو بە هاوکارەکانی ئێوە دڵی خەڵکانێک خۆش دەکات. بەرنامەی بەخشین ئەم جارەش لە شاری سلێمانی بە هاوکاری رەختای خوشکانی ئیسلامی کوردستان قی سلێمانی لە دەورەیەکی بەرەگدووری توانی زار لە 25 سەرپەرشتیاری منداڵی بێباو دڵخۆش بکات فێری بەرەگدووریان بکات. دواتر بەرنامەی بەخشین بە دیاری مەکینەکانی دەبەخشێت. بەناوی خوای گەورەی میهرەبان پێشەکەی بەخێرەتین بەرنامەی بەخشینەکەین. ئێمە وەکو لە قسلێمانی لە ساڵی 2016دا نزیکەی 400 کەسمان فێری خولی بەرەگدورین لە خولی بەرەگدورینە بەشداریان کردووە کە زۆربیان بەبێ بەرامبەر و هەندێکشان کە بە بڕێکی کەم لە پارە بەشداریمان پێکردن لە خولەکەدا. دیارە ئێمە بە بۆنەی یەکی ئایارۆ کە ڕۆژ جژنی کرێکاران بۆ ئێمە خولێکی بێ بەرامبەرمان کڕۆ الحەمدولیلا نزیکەی 120 خوشک بەشداریان کرد. سپاس بۆ خوای گەورەی ئێستا زۆربیان کە قسەمان لەگەڵ کردنەوە بۆ خۆیان جلیشە دوورن و بۆ خەڵکیشە دوورن. ئێمڕۆژ چالاکی ئێمڕۆژمان کە بریتە لە فێربوون یاخود ئەم جاریان کە بڕیارماندا وەکو بە بۆنی مانگی مەولودەوە یاخود بە بۆنەی یادی مەولودەکە خولێکی بێ بەرامبەر کێنەوە بۆ 25 دایکی منداڵانی سۆمای چاوان بە هاوکاری بەرنامەی بەخشین کە بەڕاستی بەرنامەی بەخشین دەستخۆشیان لێکم دووبارە لێرەوە کە زۆر هاوکارمانن بەڕاستی لەم کارە خێری خێرخوازیانە کە ئەوان توانیان لەڕێی خێرخوازانەوە هاوکاری ئەنجام بدەن بۆ دایکانی مناڵانی بێباو کە ئەمە ئەوڕۆ قەسەین بەکردنەوەی ئەم خوڵی خەیاتیە بۆ 25 دایکی منداڵانی سۆمای چاوان بە فێرکردنی دوورمان بەبێ بەرامبەر و دیارە بەرنامەی بەخشین خۆی گەورە پاداشت بە خێری هەموو بەشداربووان و هەموو ئەو برایانە باتۆ کە بەڕاستیت هەستان بەم کارە بە دابینکردنی مەکینە بەبێ بەرامبەرەوە کەسانی کە بەشداریان کردووە لە خولەکە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان. ئێمە وەکو سۆمای چاوان ئەم جاریان بیرۆکەی کردنەوەی خولی درومان بۆ ئەو دایکانی سۆمای چاوان بۆ ئەوەیە کە بەری بژێویان تۆزێک بەرەو باشی بڕات خۆیان فێری خەیاتی و درومان ببن بۆی بتوانن جلوبەرگی خۆیان و مناڵەکانیان و کەسانی تیژ بدورن بەبێ ئەوەی کە چاوەڕی دەستی کەسانی تر بن. چکە لە ڕاستیە ئێستا زروفی ئێستای خەڵک بەعام بەرەو لاوازی ڕۆشتووە باری بژێویان هەمووی بەرەو کەمی ڕۆشتووە. سۆمای چاوانیش با بڵین خانەوادەی مناڵانی بێباوکیش پشکی گەورەیان بەرکەوتووە چونکە ئەو مناڵانەیە خۆت ئەو خانەوادانە تەنها ئەوەی کە بژێویان جێبەجێ بکات تەنها خێرخوازانە. ئێمە وەکو سۆمای چاوان حەزمان کرد ئەم جارە ئەم چالاکیان بۆ ئەنجام بدەین کە کردنەوەی خولی درومانە بەبێ بەرامبەر بۆ 25 دایکە کە ئەماوەی 10 ڕۆژی خایاندووە کە مامۆستایکی بەڕێز فێری درومانی کردوون. ئەو دایکانە زۆر پێیان خۆشە و دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکە و لە لقی سلێمانی و لە سۆمای چاوانەکەن و لە هەمان کاتا ئێمە با فێری درومانیش بن بەڵام ئەگەر ئالە تێنەبێ بۆ ئەوەی کە بتوان درومانەکەی لەسەر تاقی بکەنەوە ناتوانن ئەو شتیان هەر بیر بمێنێت. و بەرنامەی بەخشین زۆر سوپاسیانەکەین کە توانیان ئەو مەکینانەمان بۆ دابین بکەن. مەکینەکان ئێستا ئێمە 25 دایک بەشدار بۆ 25 مەکینیان بۆ دابین کردوون. ئێمە زۆر دەستخۆشیان لێکەین زۆر سوپاسیانەکەین بۆیە ئەم خولەمان بۆ کردنەوە کە ئەم خولە بەڕاستی ئەگەر لەسەری بەردەوام بن و ئەو مەکینانە بەکار بێنن ئەتوانن جلوبەرگی خۆیان و کەسانی تیژ بدورن بە پارە بۆ ئەوەی کە بژێوی مناڵەکانیان دابین بکەن. ئەنجا ئێستا ئەو دایکانی کە جلوبەرگەکانیان دووریوە
هێناویانە پیشانیان یانی بەڕاستی ئێمە زۆر دڵخۆشین بە کارەکەیان هەم کاری ئەوانش و هەم ئەو مامۆستا بەڕێزش کە توانیوێتی لەو ماوە کەمەیە فێری خەیاتیان بکە فێری درومانیان بکە و هەروەها بەرنامەی بەخشینیش خۆی گەورە هەزار ئەوەنە جێگیان بۆ پڕکاتەوە کە توانیویانە ئەو مەکینانە بۆ ئێمە دابینکەن. من یەکێک بووم لە بەشداربووەکان کە لەم خولە بەشدار بووم. زۆر سپاسی ڕێکخراوی سۆمای چاوانەکەم بەوەی ئەم خولەیان بۆ کردینەوە. یەکێک بووم لەوانەی کە مقەستم تەنانەت نەگرت بوو بەدەستمەوە نەمەزانی. ئەلحەمدوللا سوپاس بۆخوا ئێستا زۆر باشم ئەتوانم تەنانەت جلی خۆم بدورم یا بۆ مناڵەکانم. ئەوم بۆ گەڕاوەتەوە کە ئەو مەبلەغەی کە ئەیەم بەخەیات لە بۆ دەرەوە بۆ کەسێکی تر بۆ خۆمی بیکەم و بەکاری بهێنم. سپاس بۆ بەرنامەی بەخشینیش هەم مەکینەکان هەم پێداویستیەکانیان پێشکەشکردین. هەروە سپاسی مامۆستاکەمانەکەین دادەسێرەوە کە چەند ڕۆژە هاوکارمان بووە بەتەنمانەوە بووە فێری کردوین. بسم الله الرحمن الرحیم. من وەکو مامۆستایەکی دەورەکە زۆر خۆشحاڵ بووم کە بۆ ماوەی 10 ڕۆژ لە خزمەتیم خوشکە بەڕێزانە بووم. دەورەکەمان پێک هاتبوو لە 10 ڕۆژ. لە ماوەی ئەم 10 ڕۆژەیە ئێمە 2 ڕۆژماندا بوو بۆ فێرکردنی ئەو خوشکانە بۆ بەرچاوڕوونیان چۆنەتی بەکارهێنانی مەکینە. پاشان دەستمان کرد بە دوورین و بڕینی پێداویست ئەو پێداویستیانەی ڕۆژانە خوشکان پێویستیانە لە دوورینی جلی مناڵان لە جلی گەورە لە جلی کوردی ئەو پێداویستیانەی کە ئێمە ئافرەتان پێویستمانە. زۆربەی زۆری دەورەکانمان لێرە کە کردوتەوە لە کۆتاییە هیچ شتێک هەدیەکی نەبووە. سواسی بەرنامەی بەخشینەکەین کە ئەم جارە هەستا بە ئامادەکردنی 25 مەکینە بۆ خوشکان دەستخۆشییان لێکەین بۆمی کە دەورەکەش کۆتایی بوو ئەوانیش ئیسفادەیەکی لێکەن. جاری وایە فێری درومانە بی بەڵام لە ماڵەوە مەکینەیان نەبوو ئیسفادەی لەکەن. سپاس بۆ بەرنامەی بەخشین دەستخۆشییان لێکەین کە ئەم جارە ئەو بڕەمەکینیان بۆ ئامادە کردین. ئێمە لە ماوەی ئەم خولەی کە ئەم 2 ڕۆژە کردمانەوە 25 خوشک بەشدار بوون. زۆری لەو خوشکانی کە بەشدار بوون لە دەورەی ئێمە ئەیان و ناتوانین تەنانەت مەقەستیش بگرین بەدەستمانەوە درومانیش بکەین. بەڵام سپاس بۆخوا ئێمە ڕۆژانە لەگەڵیان بەبڕین بە درومان لەگەڵیان خەریک بووین. ئەمەش بەرهەمەکانیانە کە توانیویان لە 185 جلەکانیان بەباشی بدورن. ئێمە لە کۆتایی هەموو خولێکە شەهادەمان هەیە و ئیمتیحانێکی قوتابیەکانەکەین. ئاخر ڕۆژە بێ جلێکمان بۆ بێنن جلەکان بۆ خۆیان بێ. سپاس بۆخوا ئەمڕۆ ئەمە بەرهەمەکانیانە و توانیوانە جلەکانیان بێنن. ڕۆژانەش ئەو جلەی کە ئەمڕۆ من پێم وتون بانی واجب بووە لەسەر ئەو خوشکانە بە دوورایی بە بڕایی بۆ منی بێنەوە. سپاس بۆخوا زۆر باش بوون. ئەمەش بەرهەمەکەیانە ئەلحەمدولێ. زۆر سپاسی بەڕێزتانەکەم برای ژیان. ئێوە هاوکاری هەتیوەکانن پشتیوانی هەتیوەکانن دەستخۆشیتان لێ ئەەکەم لە گەورە و بچووکتان بەرنامەی بەخشین. خوای گەورە پادارتان کا بێوەیتان کا لە بەڵاو نسیبەتی دین و دنیا بتان بەخشێت. خوای گەورە لە سێبەرەکەی خۆی لە ڕۆژی حەشر بێبەشتان نەکا چونکم هاوکاری ئەم هەتیوانتان کردووە. فێری خەیاتیان کردوین زۆر حەزێتیان پێوەکێشاین و ئێمەیان بەسەر کردووەتەوانێ و لەگەڵ سروەخان زۆر سپاس دەسوچاوی خۆش بێ چەند ڕۆژێ حەزێتی پێوەکێشاوین ماڵیان ئاوا بێ و یاڕەبی خوایە بۆیان بێتە توێشوی دنیا و قیامەتیان ئیشەڵڵا. و هەروەها بەرنامەی بەخشینی ژیارمەتی یاوین مەکینەکانی بۆ دابین کردوین یاڕەبی خوایە بۆیان بێ بە توێشوی دنیا و قیامەتیان و خوای گەورە پاداشتیان باتەوە ئیشەڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 11 0 965 0 دەستخۆشی لە خوشکانی سۆمای چاوانەکەم لە قیسلێمانی و ئەم بۆ ئەم دەورەی کە بۆ ئێمەیان کردوێتەوە ئیسفادەیەکی زۆریە بۆ خۆم پێشتر کەمێک شتم زانیەوە بەڵام زیاتر لە مامۆستاسیرەوە زۆر شت فێر بووم. دەستخۆشی لەکەم زۆر سپاس و سپاسی کە بەرنامەی بەخشینی ژەکەم کە مەکینەی بۆ هەموو بەشداربووان ئامادە کردووە. زۆر دەستخۆشیان لێەکەم.
بەرنامەی بەخشین ئەم جارش بە هاوکارەکانی ئێوە توانی 25 خانەوادەی منداڵی بێ باوک و سەرپەرشتیارانیان دڵخۆش بکات بەکردنەوەی خول بۆیان و دواتر فێرکردنیان و پاشان بەخشینی مەکینەکان بەسەریاندا. ئەمەش یەکێکە لە پرۆژەکان کە لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە توانیمان دڵی ئەوانە خۆش بکەین و بۆ ئینشاڵە لە داهاتووە ئەبێتە سەرچاوی بژێوی ژیانیشان. سوپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمانن لە سەرجەم پرۆژەکانی بەرنامەی بەخشین بۆ ئەوەی دڵخۆشی هەژاران و نەداران و منداڵانی بێباوکی پێ ناوم اسماعیل عەبدوڵڵایە بابنەما هەر لە زگمانگۆشە ئاوا بووە. هیواگە بتوێ بچتە دەرەوە بچیتە بازار سەردانی هاوڕێکان بکە چۆنە ڕۆی بۆ عاربانە ئاگەر بڕۆم دەنە هاوڕۆشتیوام نییە وەڵا بەرام دەبێ یەک دوو نەفەرم لەگەڵ بێ ناتوانم بۆ خۆ لێ بخۆڕم ئەوە خۆم ناتوانم بڕۆم قاچەکانم هێز تێدا نییە ناشتوانم هەڵستمەوە چاوەڕێ عاربانێکی ئاخشانم بۆ خۆم چاوەڕێی بووم ئەوەش بۆتانێ نام خوا خێرتان بنووسێ خوا جزای بە خێرتان دات و یاخوا بە خێرت کاکە وەڵای لە زگمانگەوە منداڵە ئاوایە پشتی کون بوو بردما ئامەلیاتمان بۆ کردو هەر لە زگمانگەوە لاقی نەجۆڵاون ئەگەر ئامەلیاتەکەشن بۆ کرد گوتیانیشی ئامەلیاتەکە وتمەڵا لە زگمانگەوە بووە ئێستاکە نەگەر تاوی دەدێ هەستێنە بەخۆ پیاک و پیسی شتیش ناکە بەس بۆ خۆمانێکی دەکەم لەگەڵ کچەکان و کوڕەکان و یەکی نەگەڵان دەگرین و یەکی لاقان دەگرین لەسەر عاربانی دادەنین یان بە کۆڵی دەبین دەنا هیچ بۆ خۆی توانێکی هەست خستێکی نییە بۆ خۆی هەمشەوە دەرەکە وەڵام پێمە 14 ساڵە تەمەنی چۆ لێ زگمانگەوە گەر بووە ئاوا بە دوو نەفەران هێناوە بردووە ئەگەر بێ بچێتە دەرەوە بچێ بۆ لای هاوڕێیەکی بۆ لای ڕەفیقێکی بچێ بۆ لای بچی بۆ بازار چۆن ئەچێ نا دەبێت بە دوو کەسان لە سارەی هاوێن و بیبین دەنانیان سای ئەو حاربانێکی دەنا دەرناسی یان لە کۆڵی دەنین بە کۆڵی سال بە کۆڵم بردو بەو دوێ خۆی ناتوانێت بەم عاربانە بڕۆزوو ناوەڵا بە خۆی ناتوانێت دەستی شل دەبنە لەجێ ئەبەوەی ئەگەر لی دەخڕی ئێرە دەگریت دەنار یەکی بەدواوەیە لە منداڵەکان یان بانگی منداڵێکی دەکەن لی دەخڕن دەنا بە خۆی عەرەکەی نییە زۆر سپاسی ئەوانە دەکەم ئەو عاربانە ئەندامێ دڵخۆشیشم هەروەها خوا خێریشیان بنووسێ خوا خێرتان بنووسێ خوا خێری خێرخوازان بنووسی و خوا جەزای بە خێر و داتەوە گەرە عاربانە بۆیە ناوە 14 ساڵە من ئاوادە و زەلالەت تێدا بە خێوی دەکەم بۆ خۆی ئەرەکەی نەبووە بڕوا بەڵا ئێستاکەنی خوا خێرە و بنووسێ و عاربانە بۆیە ناوە ئێستا بە خۆی دەتوانی بڕوات هەر نەشێتەوە ماڵێ بەڵا ئەبۆی دەبوو دووسێ نەفەری بە دەورەیەوە باو بۆ خۆی هەرەکەیەوەی نەبووە پێی بڕوا بەڵا خوا خێرتان بنووسی خوا جەزای بە خێرتان داتەوە خێرخوازان و ئێوەش أموالهم بالليل
ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. نام محەممەد ئەحمەد عەبدوڵڵایە لە گەڕێکی خەڵازە دانیشتم. ئەو منداڵەمان پێویستی بە عەمەلیات سەرەتا خاڵێکی گچکە بوو وردە وردە پێی زیادکراوە گەورە پێویستی بە عەمەلیاتە. ئەویش پارەم نەبوو بە تەیار شارەوانی 3 مانگە مەعاشم وەدوا کردووە. ئەویش لە کاتی خۆیدا نهات. ئیشی تۆ چێ کار و کەسابەتت چێ؟ وڵاتی گەزک دەرم پاشنە بانیانش لەگە حایە. ڕۆژێ 6 دێمە 6 ئێوارێ کۆڵان و جادە پاک دەکەمەوە. فریانی نان چاقالێنش ناکەم ڕۆژێوا دێمەوە. چەندێکەوە مناڵەت ئاوایە؟ وڵات تەقریبی 9 مانگ و نیوە 9 مانگ و نیوە ئەوە پێویستی بە عەمەلیاتە کە ئەگەر بە تەیار مەعاشیش بێەوە پارەی واکۆ نابێتەوە. چۆنەوە ئازاری هەیە بێتاقەتە بێت چۆنە؟ وڵات شێوە ناژیرێ بە یەک شتی هەر دەگرێ. شێوا لەگەر داکی مەمکی داتی هەستێتەوە یەک بەخۆ دەگرێ ناژیرێ سە کۆشی دادێنم شێوە هەر دەگرێەوە. ئازاری زۆر هەیە. چاوەڕێمەگە بەنیازمە حامەلیاتی کەم چاوەڕە دەکەم لە خێرخوازان یارمەتیم دەنم لیان مەمنونم. کاک محەممەد ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕی 1,500,000 هاوکاریمان بۆ هێناوە. داواکارین لە خوای پەروەردیگار کار ئاسانیت بۆ بکە و بتوانین نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام بیت و کۆتا ناخۆشی موسیبەتتان بێ ئینشاءڵڵا. یانخوا بەخێرەوە خێرخوازان پاران بێنە و داواکارتان دەکەن خزم و کەس و کارم یارمەتی دەنم بەوە نەیدەنا بە خاتیەوە پێم حامەلیات ناگرێت. سپاس تۆش دەکەمەگە پیاەتێناوە دەستخۆشی توێ لە بەرنامەی خێرخوازان دەکەیت داخوا بەخێر. کاکە ئەمن محمد خضر عومەرم باڵم لە قەڵات ڤەیە ئەو پیرێژنە 14 ساڵە ئیوایە بێنە سەڵاستن بەخۆی ئەی خۆی داوەتە عەبدی خۆی نیمە ئەگەر خێرخواز یارمەتیم دەدەن دەنا بەخوای شتێکم نییە ڕوون دەخوای ئەو مەسەڵام ناگە یارمەتیم دەدەن باریشمەوە لە قەڵات ڤەیە 14 ساڵە ئیوا زەلیلە بەخوای هیچ دەسەڵاتم نەماوە ئیلا داوام دەخوای و دەوی خێرخوازمان ناگە یارمەتیم دەن دەنا بەخوای دەسەڵاتم نەماوە. چیەتی ئەم نەخۆشی چیەتی چۆنە؟ بەخوای دەڵندا چیلەکانی سەرین کوڕە بەمان نازانم بەخوای چێتی هەرخوا بەخۆی دەزانی دختەر دەڵێ سەریوانەیەک بۆ باتیلەکان لە سەریەتی یعنی بە مەراقی وای لە تۆ سەرۆکەی ئاوا لێ بەسەرات نەخۆشەکەی لە سەریدا زا نازانم بەخوایە بە گەورەیە خۆت بەزەیت پێدا بێین خوای ژیان لەگەڵ ئەو خێرخوازانە خۆیان خوا خێر و دەگات یارمەتیم دەن تخوا تاوەڕۆکەن هێ دەسەڵات هەند دێردێن داگێڕاوە ئێستش هێز دەسەڵاتم نەماوەگە کەسێک بە خێرخوازێک کەسێک دەڕای خوارا خوا خێری بنویسی یارمەتیمدا دەنا بەخوا یەشتیشم نییە وەڵای نەنەوتمەیە نەوسە بەمەیە لەدارم نە هیچێکم نییە ئەوەش دەڕای خوارا هەو دەخان کۆکان بۆ کردم ڕەبی خوا خێریان بنویسی دەنا عەزەکەش میخۆ نییە ئێستش خێری دەگاتێ دەڕای خوارە بەخێر ئەمە بدەیت پێغەمبەری خوایە مرم دە تۆ دەکەم خوایە خوا بە گەورەیە خۆت بەزەیت پێدا بێم خوایە دوری مسلمانانم بۆ نەرم کەی خوایە بەخوا کە تۆ بۆم دەنێری وەڵڵا وەڵاگە تو بۆم نەنێری کابرا دوری نەرم نادێ بۆم بێنیت بەخوای حسناکە نەخەینەوە با خۆ زمانی نییە خۆ دەسۆکەشی بەخوای ئیشە ناکەن ئەلا خۆ دەسۆکە هیچێکی ئیشە ناکە بەخوای بە عینی قامسیدانەوەکەی دەزایی دەنێم دەنە ناچی و نازان بەخوای لە هەموو کەس بێ دەسەڵاتین بەخوا شتێکی خێرێک خێریت پێکە وەکو بشتە باشتی ئەوە وەکو عەبیستە عەجی ئەوە نە بەخوای هیچی ئیشێ ناکە لە دەستین لە لاقی نەزمانی نییە هیچ شتێکی نییە بە حینی قامچەی بەخوای تێشتۆکەی دەدەمێ ئەوەندە خوار میتێکردن زارەکەی دەبزێت نە هیچی دیکە نییە بەس زارەکەی دەبزەی چوار دانە ساڵە ئەوە
ئەمن ئەبە زەری لێی بەخێوی دەکەم بەڵا ئەگەر یارمەتی عالم یارمەتیم دەدا ئەسش بەخوا ئەسش کەسم یارمەتی نادا پەنام بە خوای بەوای ناوە پەنام بە خوای بەوای ناوە ڕەبی خوا خێری بنویسی خوایە خوای خاپڕم مەکەن خێری بدەگات یارمەتیم دەن ئەگە ئیدی کەشن ئەروە یارمەتیم دەن خوا پێم ناشتەکەنەوە دختەرێک زاران شتا هەم بدەم بدە سلێمانێ دەم بدە هەولێرێ دەم بدە هەمووش من پێ دەگەن ئێستا هیچم نییە بەخوای کەسشی یارمەتی نادا خوا خێری بدەگات یارمەتیم دەن ڕای ئەو خوایڕە ئەو خوای خاڵۆگیان ئێمە لە بەرنامەی بەخشین بڕ 1 میلیۆن دینارمان بۆتان هێناوە داواکارین لە خوای گەورە خوای گەورە شفای خێزانە بدا خوای گەورە کارت بۆ ئاسان کە یا ڕەبی خوای گەورە بکاتە کۆتا موسیبەت و ناخۆشتان ئینشاءالله بنویسی خوای ژیان ڕەبی خوا خێری بنویسی خوا لێوە بە زیاد کا خوای ژیان وەڵای ئەوەکو عەجێکی کەنەوە دە خێرگەیشتی ڕەبی خوا خێری بنویسی خوای ژیان ئەگە ئەوە یارمەتی مەبدا خوا یارمەتی بدا ڕەبی خوا خێری ئەوانەش بنویسی ئەگە یارمەتیاندا ڕەبی خوا خێریان بنویسی خوایە لیان بە عەجبێ خوای ژیان ئەوەی گە یارمەتیمیان داوە خوایە هەرچی گە یارمەتیمدا خوا یارمەتی داتەوە خوای ژیان هەرچی گە ئاگاداریم دەکا خوش ئاگاداری بێ خوای ژیان خۆمنام ئەسمەرە مامان لە قەرازەیە هەتابڕێ بێمرار بداماین بێ پارەین دەست کورتین ئەوە گوێ گرانن چای نابین بۆ خۆشم و پێم گوتی سەرەتانی پێستمە ئەستە پارەمە بە لە پارە دەچم نەچوو ئێرە ئەوە تا بۆ خۆشەر ماڵەکەتان دێن چۆنین و ڕۆڕە ئەولادم نین و کەس نەبەخێوم کەوەڵە داگەن لەم خانووە ئەژین خانووی خۆتانە بابندا هەنداوێنێت و دەی ناسی کابرای ئەرێ وەڵا خێر خۆست داوێنینێ حاڵی ئەم خانووە چۆنە لە زستانانە چۆن هیچ باشنیە بەخوا پڕ بوو لە ئەوە شۆی خۆمانێ نەکەوت لە ترسان ئەرێ بەخۆی ئەرێ وڵا کوڕەشین نەکانم ئەگەرە بە خێرێ بکەن هەر ئەمە پێما خێرە ئەرێ وەڵا خانومانی بەستا حەزی چشمان نییە هەمووی کونوکە لێنە بە خۆی گرتو هەموو تەختەدارە دیون ڕۆڕە ئەرێ بەخوای بابی من نەخۆشم لەبەر نەبوونی نەچوومەتە دکتۆر لەبەر نەبوونێ نەچوم کوڕەشید نەکەم ئەوە 3 ساڵ عەمەلیات کردم لەبەر نەبوونێ نەچوم ئەرێ وەڵا ئەگا بچم حیلات توشتیم لەداتێ دێن لەشم بریسکان دەکەن ئەوانم بریسکەی دەکەن دەخورێن لە تاوان خوا دێنە بەوەم گوتم ئەگە پێ هەیە 500 پێی بوو کوتیدادی دوا من چ بکەمی دەمە تو ئەی نییە تۆزێکمان کەسەمە حاشە بریان بڕێگە جەحشاتن ئەوە هەی بوو ئەوە ئەمن هیچ لە نوێژە ئەرێ ئەوڵا کوڕی منەگە جەحشەکان هاتە لیان بڕێوە ئەرێ وڵا هەتا بڕێ داماوین هەتا بڕێ بمە خێرە دایگەان ئێمە لە بەرنامەی بەخشینەوە بڕ 1 میلیۆن دینار هاوکاریمە بۆ هێناون داواکارین لە خوای گەورە تەمەنتان پڕکا لە خێر و بەرەکەت و خۆشی ئینشاءڵڵا لەگەڵ مام حاجە سەرکەوتوو بن بەدار بن خوایە هەر خوار نسیبەتان هەر سەرکەوتوو بن خوایە گوڕەشید نەکانی من خوا ئازا ڕزگارتان کە خوا خێتان بنووسێ خوا ئازید و پاداشتان داتەوە خوایە بابی من الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو